بەناوی خوای بەخشندە میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانم. بیر و باوەڕی ئیلحاد کاتێک لەگەڵ بەشێک لە هەڵگرانی ئەم جۆرە بیر و باوەڕە قسە دەکەی بە تایبەتی گەنجان بۆ دەردەکەوێت کە هیچ زانیاریەکیان لەسەر ئەم جۆرە بیر و بۆچوون و بیر و باوەڕە نییە، بگرە خوێنەری شینین. کاتێک لەگەڵیان دەکەویە گفتوگۆ هیچ بەڵگەیەکی ئەو تۆیان پێ نییە کە بێتە هۆی قەنەعەتکردنی کەسانی بەرامبەر. ئیلحاد لە نێوان عەقڵ و وەحیدە بابەتی ئەم جارەی لە پایتەختەوە دەبێت. دەپرسین لە هەرێمی کوردستان بۆچی پەرە بەو جۆرە بیر و باوەڕ و بۆچوونە دەدرێت بە مەرامی چی؟ و بابای موسڵمان چۆن ڕوبەڕووی ئەم جۆرە بیر و بۆچوون و فکرەیە بێتەوە کە لە ئێستادا بە زۆرێک لە جۆرەکان لە ڕووی ڕاگەاندیشەوە پەرەی پێدەدەن. میوانی من زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد بالیسانیە، بە خێراتن دەکەم. ماوەسەرجیان زۆر بەخێر بێی بۆ بەرنامەکەمان. سپاس دەکەم. سەرەتا بۆچوونە نێو بابەتەکە و وەکو دەواازە بپرسم ئەو نەزەریەی بێباوەڕی یاخود ئیلحاد چۆنە وە لە چیوە سەرچاوی گرتووە؟ بسم الله الرحمن الرحیم. جەناب تلاوت لێرە نەزەریە بەڵێ ئەساساً بێباوەڕی نەزەریە نییە، چونکە نەزەریە واتە لە نەزەرەوە دەرچوو. نەزەر واتە بیرکردنەوە. فنظر نظرة في النجوم فقال إني سقيم. لێرەدا نەظەر واتە تەماشاکردنی شت بیری لێ بکەوە لە ئەنجامی بیرکردنەوە بگەیە ئەنجامێکی زانستی. بێباوەڕی ئیلحاد نەزەریە نییە، هەرچەنیا ئینکارکردنەوە نکولیکردنەوە، یعنی بەڵگەشیان نییە، چونکە ئەوان کە ملحدن واتە باوەڕیان بەخوان نیە، دەڵێن خوان نییە، نییە بەڵگەی لەسەر نایەتەوە، بەڵگەیان نییە ببێلکەی هەر ئینکارەوە و زەوقەکەی وایە بڵێن نییە. لە ئەنجامێ چێ لە ئەنجام ینی زۆر یعنی هۆکاری هەیە، یعنی هەندێک هۆکاری نەفسی هەیە و هەندێک هۆکاریشی دوو هۆکاری بڵێن کۆمەڵایەتی هەیە و هۆکاری دنیاوی هەیە کە ئەو جۆرە دیاردە دروستە بن. ئەگەر برێن بوویتە دیاردە باوەڕ ناکەم ئیلحاد بوو بیتە دیاردە لە جیهاندا، چونکە زۆر نین زۆر کەم زۆر شازیسن و لەناو کۆمەلگایەکانی جیهان ئەوەی دینیان لە ناوبێت، جا چ دینی ئیسلام بیت، چ دینی مەسیحی بیت، چ دینی جوولەکە بیت، چ دینی هەتا دینەکانی برێ بوزوی کۆنفۆسیۆسون ئازانم چ ئەو جۆرە هەر دینەچیان لێبی کە باوەڕیان بەخوایەکەیە، ئەگەر چی تێکەڵی باوەڕ بەخوای نەوە شرکەکی تێکەڵەکەن، بەڵام ئیلحاد لە ناوانیش مەکروهە و بە چاوێکی کەم تەماشای ملحیدانەکەن، چونکە ملحید بێمەبدەعە، بێباوەڕە، بێفکرە، بێنەزەرە، هەرێن کارەکە و دەرێ ئیمانم پێ نییە. کەوا بیشتەکە نەزەریە نییە، نەزەریە نییە، لەبەرەوەی نەزەریە نییە هیچی لەسەردا نامەزرێ، یعنی بەڵگەی نییە، کە بەڵگەی نییە کەوابی ئیلحاد شتێکی زانستی نییە. ئیلحاد شتێکی زانستی نییە، شتێکی نازانستە، واتە جەهلە. جەهل لە چه ئەنجامێکەوە هاتووە؟ یعنی کابرایە کە شتێکی نەزانی جاهل بوو پێی ڕقی لێیە. ئینسان عەدوو ما جەهل، کە بە جوێرەی معلوماتی خۆی و بە جوێرەی نامەعلوماتی خۆی و نەزانینی خۆی نەگەیشتە ئەوەی کە خوا هەیە، ئیتر ڕقی لێ و دەڵێ خوا نییە. لەبەر هەندێ بەڵێ کە زانیمان ئێستا بیردۆزە و نەزەریە نییە. بۆ نمونە هەر بیر و بۆچوونێک کە دێتە کایەوە بە مەبەستی پڕکردنەوەی کلێنێک و بۆشاییەکە لە ڕابردوودا بگرێت لە ئێستاشدا لە بۆ پڕکردنەوەی چ جۆرێک، ینی خۆراکی چیبی ڕۆح بێ، ینی لە پێناو چیدا یعنی خۆراکی ڕۆح نییە و خۆراکی ئینسانیەت نییە و ینی خۆراکی مرۆڤایەتی نییە و خۆراکی ڕۆحیش نییە و پیس بۆشایەک پڕ ناکەتەوە، بەڵکو بۆشایی پێیاکات، بۆشایی پەیدا ئەکاتن لە پێناوی چی؟ لۆ چونکە خۆراکی هیچ نییە، چونکە
يعني بڵێ کابرا کە بێ باوەڕ بوو واتە بێ مەبدەع بێ کە بێ مەبدەع بوو هیچ بنەمایەکیە لەسەر ئیش بکە لەسەر ئەو بنەمایەی خزمەتی مرۆڤایەتی بکە یا خزمەتی کۆمەلگا بکە یا خزمەتی بڵێن هەرچی پێویستی بە خزمەتە خزمەت بکە ئەبێتە بێ بنەما لێ لە فەوزایەکی فکریدا بەخۆشی نازانێت چ دەکات و سەری لە خۆشە شێوین و لە خەڵکانیش ئەشێونی کە قسەیان لەگەڵەکە و لەگەڵ یانەژی ئەجا لێرەدا ئەساسەکەشی لە چێ پێ بەیانی هۆی سەرەکی پەیدابوونی ئیلحاد لە کۆنەوە فەلسفەی دیالکتیکە بەڵێ فەلسفەی دیالکتیک کە لە قەدیمەوە لە زمانی ئەفلاتون و سوقرات و ئەوانەوە فەلسفەی دیالکتیک هەبوو یعنی هەموو شتێک واتە هۆکاری هەیە و هۆکارەکان هۆکاری هەیە و داخلی ئەوان دایانگۆ یعنی هۆکاری یەکەم هەیە سەبەبی یەکەم هەیە کە خوایە ئیمانیان بەخوای هەبوو بەس ئەو فەلسفی دیالکتیک هاتە سەر ئەوەی کە دیالکتیک گوتی دنیا لە تەتەوردا لە گەشەکردندایە تەتەوردا لە ئەنجامی تەتەور دەبێ هەموو شتێک بگۆڕێ هیچ شتێک وەکو خۆی نەمینێ شتێک دووەکو دوێنێ وا بوو ئەوڕە نابی وەکو خۆی ببینێ دەبێ بگۆڕێ ئایا گۆڕانەکە بەرەو باش بێ یا بەرەو خەراب بێ ئەوان خۆیان وەکو بیریان کردەوە و یعنی بەرنامەیان لەسەردانا گۆڕانکاری کۆمەڵایەتیان بەرەو خەراب برد بەرەو بێباوەڕی بەرەو بەڕەڵایی بەرەو بێڕەوشتی چونکە ڕەوش لە سجێ لە چ دێ ڕەوش لەوەی پابەند بوون بە هەندێک واتەکانی بڵێن ئینسانی واتەکانی مرۆڤایەتی واتی مرۆڤایەتی لە چۆ دێ لە ئاینەوە دێ ئەو واتە مرۆڤایەتیانە خوای تەعالە وەختی خۆی لە ناو بەشەری چەسپاندیە خوا کە ئادەمی دروست کرد و تعلیماتی دایە فەرمووی وعەلەمە ئادەمە الئەسماء کولها هەموو زانیاریەکی دایە کە بە کەلێک مرۆڤایەتیە بێ کەوا بوو یعنی مرۆڤایەتی پابەندە و اعتماد دەکاتە سەر ئیمان بەخوا چونکە خوا مرۆڤی فێرە مرۆڤایەتی کرد مرۆڤی فێرە مرۆڤایەتی کرد لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه جێبجێ ئەوەی لۆ خۆت پێ خۆشە دەبی لۆ برای خۆشت پێ خۆش نەیفرو بۆ برای مسلمان نەیفەرموو برای ئیماندار لأخيه واتە ئەخیه الئینسان برایەکەی مرۆڤی ئەمە هەموو مرۆڤ لە دنیادا هەموو لە مرۆڤایەتی براین ئەو مرۆڤە لە چێ هات خوا دروستی کرد کە خوا دروستی کرد بە مرۆڤی دروست کرد مرۆڤ واتە سیفەتێکی مرۆڤایەتی هەیە ئەم مرۆڤایەتی وا ئەکاتن ئەمن ئەتو بناسم ئەتوش ئەمن بناسی ئەتو بزانێ من چم پێخۆشە و چم پێ ناخۆشە لۆ خۆت بکەیە تەرازوو بە خۆت چت پێخۆشە و چ پێ ناخۆشە ئەنی پێت ناخۆشە مەسەن یەکێک بێت چەقوەکت لێدا لۆم نیشی دەبی پێ ناخۆش بێ پێت ناخۆشە بسووتێ لۆم نیشتی دەبی پێ ناخۆش بسووتێ پێت ناخۆشە فەقیر بی نەبوون برسی بی دەبی لۆم نیشتی پێ ناخۆش بی فەقیر و برسی بی ئەلێرەدا ئەوەیە معنای لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب واتە ئینسانیەت دەدڵ دانەبی مرۆڤایەتی دەدڵ دانەبی ئیمانیش نامینێ لۆ چونکە ئەو ئینسانیەتی خوا خستێت دڵی ئینسان و هەمووی وەکو یەک دروست کردینە يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا لتعارفوا يعني چ دەڵێ وەکو خۆتە ناسی مقابلت ناسی مەحاڵە زوڵمی لێ بکەی مەحاڵە بیچەوسانیەوە مەحالە بیکوژی مەحالە برسی بکەی وەکو خۆتە ناسی ئەوەیە تەعارف ئەو بەراوردە بکەین ئەو مەبدەئەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام یاخود ئەو مەبدەئی کە مەبدەئە خواییەی کە مرۆڤەکان سنتەرنەوە خۆت گوتت باسی نەکرد یەکە مسلمانە باسی لە کۆی مرۆڤایەتی دەکات لە بەرامبەردا ئەو زۆرە بیر و بۆچوونەی ئیلحادەی بەرەو ڕقەبەری زیاترە یاخود بەوەی پێکەوە ژیانی زیاتر نە ئەوانەی کە ئیمانیان بە ئەخوانیە یا ئیمانیان بە ئاین نییە طبعاً بوونە دوو زۆر بوونە دوو زۆر ئەو لە چێ ڕەهاس فەلسفەی دیالکتیک فەلسفەی دیالکتیک دوو مەدرسەی لێ دروست بوو مەدرسەی ئیسمی و ئەوێتر مەدرسەی وەکو برەی معنەوی
مدرسة معنوي، مدرسة اسمي ومدرسة معنوي. مدرسة اسمي اعترافا بواتو واتي قشتي واتو شتيوان نشتي عام نبو. قلت يعني همشتك هو كوبا برداغة بري فنزانة شي قولي كوبي بيرن أو كوبا باشا أو ناخي هو كما قلت مان كوبا هذا هو أو بيناوي أما قشتي بدين للو سرها مشتكي. كابي واتي قشتينيا كواتي قشتي بو واتي معنوينيا واتي أمنا بيقشتين لسر همو مروفتشي أو مدرسة برويا يعني أول شيء فكرة مادي بو مادة أو مادة خون تصير أمي أول باسكت أو مادة تسيو لسيبي كاتو برون بدو مادة دابرون قلت الدنيا همو مادة غير مادة نية معنى نية واتنية. مدرسة كيدي مدرسة تجريبي مدرسة تجريبي بوابزام يعني معنوي بو مدرسة تجريبي أو نخير أو قلت أنا واتهي وشتهي إما بتجربة وببرهان وبتوجينه وبشتواء أجينا حقيقة أو مدو مدرسة تطوري كد مدرسة اسمي سيلي بيدابو الحاد اللي بيدابو ديالكتيشي ماركسي تطوري كد بو ديالكتيشي ماركسي. مدرسة كيدي تجريبي تطوري كد علمانية اللي بيدابو. مدرسة ماركسي كبيشان مدرسة هيجل إيماني بخواها بو طلع ماركس هاد همان ديالكتيكي هيجلي دزي خو ماركسي نبو هيجلي بو بس هيجل دايما زران دبو ديالكتيك واتا قشدانوي مادة أو مادة أسوري وتطوركا أو قشي أداتو أقوريو إتر أو همور داوانيك أبين درخت شي نبيو ميوا أداتو إنسان زاوزي أكاتو منالي أبو مدنيت بيا بو باشار بيدا بو بيشسازي بيدا بو هموي يعني أوانا ما بنسبة هيجل قرانجيو السر خوا كأو قشدانو أو تطورا خوا إلهامي أو بشرية دا وأكا أو بشرة أوها بيش كويو قشبدا ما جا كان قلت يعني ما دا خوي بو خوي قشدا ونعوذ بالله خواياك نيا وما دا شتيشي أزلية شعلية أزلية أو شعلة أزلية دا أبدية و حتى أمينيتو نعوذ بالله خوانيها زالير دا مدرسة كيدي أو تجريبي ومعنوي علمانيتي بياد بولا أنزامي ركبري كنيسة لبروي بيواني كنيسة أيني نصرانيان بشويتي مشوهي بكار هنا وخلشان بيتشو ساندو استغلالي خلشان كد خلق رقي لآيم بو كنيسة حكمة كرشورشان بس كنيسة دا كدو سركوتنو وكو دلين حكم لدست بيواني كنيسة هاتا دلي قد كتا دست بيواني الدنيا بيواني الدنيا هاتم كبونا حاكم وحكمتي عندنا لسر أساسي لا ديني كناوي عن لراس سكيولاريزم لسر أساسي سكيولاري دانا سكيولاري يعني لا ديني بس عربا كان طبعا دروان لقال كومالقاي بشري كرد كومالقاي مسلمانان لا دينيان ترزمك دوب علماني درويا والشيء السكيولاري برون لأكسفورد قاموس إنجليزي أكسفورد مدر هنا لقاموس إنجليزي لتن قاموس جديد همو يدري السكيولاريزم يعني اللا دينية يعني بيديني قلت أنا أما حكومة لسر بيديني دا أما سريني بس حكومة لسر بيديني دا دين أو كنيسة تسليب كان كنيسة وقشو دين وقلت أنا إلغاي كان تيهرن دوا بيديان كان قلت أنا أو تراسك أما ما تبيرن فولكلوري شيء كون معنو فولكلوري إنساني شيء أبي رزي بقرين كنيسان هشتو قلت أنا بس تو أتبرو لنا صار جواري كنيسة حبس ديني مسيحي برو خوت حبس لنا صار جواري كنيسة حق لزاد الدنيا حق لدرينيا حق لبازارنيا حكمراني وبجداري كردن بجداري وحكمرانية تو حكم دستخونية تو كاتو تيك دا نتزاني باشا ما مستجيان أزالير دا قلت أنا إما بياوي الدنيا نو حكم بمفاهيم دنيوية كان بمفاهيم مادة إلغاي كنيسة نكد معنى يعني إيماني أدي إيمان بخواودين قلت أنا أمنا لين خوان نهي ننيا أو اشتيتي ميتافيزيقية بنهانا يعني إما بعقل نيجا يشتيني بمادة نيجا يشتيني بتجربة نيجا يشتيني بمختبرات وتوجين أو تاقي قالي نيجا يشتيني نيجا يشتيني أخوي نبين راو
کەنەمان بینی معنایوە نییە کەوا بوو ئێمە نالێن نەهێن نەنیە باش ئەمە ئەو ئیشەی دەدە بە چەسمانە ئیش پێکەن ئەو ماندەی کاری تێدا ئاکەن و پێشی دێخین و ئیتر فکرەیە ئیش لە مادە بکەن و کاری تێدا ئەو پێشکەتە پیشە زارزەی لێ پەیدا بوو مەسەرەن دروست بوونی تڕمبێل و شەمەفەر و تەیارە و سیارە و قتار و قەمەر سناعی و نازانێت و ئەنتەرنێت و ئەوەی ئێستا ئەیبینن ئەوە هەموو لە چ پێیا بوو لەسەر فکرێ ئەوەی ڕوویان لە مادەر کرد دیڕاسەتی مادەیان کرد باشە توێژینەوەیان لەسەر مادەی کرد گوتیان ئەمە دژی دینین بەس لە هەمان کاتیشدا هیچ مەجالیان نەدا دین تەئسیر لە ڕەوشت و لە ئەخلاق و لە هەڵسوکەلتی کۆمەلگا بکەن لۆیە سیفەتی دینی لەناو کۆمەلگای ئەوروپی نەما کە لە دەچی لە ئەوروپای دەگەڕێەوە مەفروزە مەسیحی بن مەسیحی نین بەڵێ بەبێ ئیمان وەکو ملحید تەسەڕوفەکان زۆرشان ملحیدن بۆشایەکی ژیان و ڕۆحیشان تێدا پەیدا بوو بۆشایەکی گەورەیان پەیدا کرد کە بۆشای ڕۆحی بۆشایەکی گەورەتریان پەیدا کرد خەڵک باشە بەچ بڵێن هۆکارێک یعنی بەچ پێوەرێک پابند بی بەواتەکانی بەرز بڵێ بە نەت دزی نەکردن درۆ نەکردن بەچ پابند بی ئاخر بەچ پابند بی بە گوناه نەکردن بە قەتلی نەکە زینای نەکە ماڵی خەڵکی نەخوا تەنیا قانون هەیە ئێ کابرا قانونی لە پێشچاوی قانون نەیدیت شۆرتا نایدیت بە کەیفی خۆیەکە خوایەک نییە ئەو بری وەڵا لە خوای ئەترسیم لۆیە لە ئەوروپا هەموو دنیایان کردیتە کامێرە بە کامێرە زەبتی خەڵک بە کامێرە و شورتە و بزی خانن تەکوچ کانون خەڵکیان زەبت کردیە بە حەستەم یەک زەرن یەک سعات ئەگەر کارەبا لە شارێکی بکوژێتەوە یەک دنیا جەریمە دەقەومی کوشتن و دزین و بڕین لۆ چونکە ئیمانیان بە شتێک نییە غێری ئەو چەکوچەی کە هەیە لێ بترسێن بەینەما ئەگەر بەخوای هەبی ترس لەخوا نالی دزی بکەی نالی کابرا دزی بکە نالی ڕێبا بکە ناری خەتڵ خەلکی بکوژی نالی خیانەت بکە نالی واو ئەو جۆرە سەرپێچانە بکە نالی ئیسیان ئینسان ئەزیێدان ترس لەخوا ئینسانی زەبت ئەکات لەوەی سەرپێچی نەکان سەرپێچی شریعەت با بڵێ مقابل یاسا شریعەتە ئێمە کە ئیسلام سێ بەشە بیر و باوەڕە ئەخلاقە شریعەتە عیباداتە بیر و باوەڕ و عیباداتە ئەخلاقە شریعەتە ئەلێرەدا بە چ پابەتبی بە شریعەت کە شریعەت مقابلی قانونە لێرەدا یعنی تەنیا ترس لەخوا ئەمە وەفکردمانە ساڵی نۆهەت ئەمە هاتبوونەوە هەولێرێ لە بەغدای هاتبوونەوە هەولێرە کە ئەو چێشە ڕوودا هەولێر وەکوبرەی حکومەتی بەغدا حکومەتی چێشاوە ئەسکەری چێشاوە ئەو هەولێرە بەڕەڵا بوو بێ حکومەت بوو بێ شورتە بوو بێ محافظ بوو بێ حکومەت بوو هیچی لێ نەبوو هێستان پێشمەرگەس ئەسەرێ نەهات بوو نەخوارێ حکومەتی کوردی دانین ئەو هێلێرە دووسێ هەفتە بوو وەک ئاوێ مێلکا بوو هیچ نەبوو نە حکومەت نە شورتا بوو نە محکەمە هەبوو بەشەرێک نەکوژرا بەشەرێک دزی لێ نەکرا بەشەرێک تەعەدای لە بەشەرێکی نەکرد لۆ خەڵکەکەی هەولێر هەموو موسڵمان بوو هەمووی لە ترسی خوا ئەو شتانەیان باشە مامۆستا لۆیە تەنیا ڕەچاوکردنی لایەنی خوا ڕەوشتی مرۆڤ زەبت ئەکا نالی خراپە بکە و هانیەدا لۆ چاکە ئیلحاد کە خوا نەبێ هەمووشت ڕەوایە ئەگە خوا نەبێ هەمووشت ڕەوایە باش ئەو هەمووشت ڕەوایە مەژبێ با تاوین چ پێوەرێک هەیە پێز بزەبت بێ هیچ وڵا دەڵێ پێوەری ئینسانی پێوەری ئینسانی وە چ لاستیقیە تو ناتوانانی زەبتی بکەین ئەو بۆشایانەی باست کرد بێگومان لە دەرەنجامی پەیدا بوونی ئەو ئیلحاد و بیر و باوەڕێ پەیدا بووە ئەگەر بێت و بەراورد بکەین بەڕابردوو ینی بۆ نمونە لە هەندێک حاڵەتدا وایاندانە کە خوددا هەربوونی نییە ناودوبیلە بەڵام لە ئێستادا لە بەشێک لە بیر و باوەڕیان هاتوونەتە خوارەوە لەوەی کە خوددا بوونی هەیە بەڵگەی ئەوەی کە پەیوەندی ئەوان خۆیان دەڵێن پەیوەندی تۆ خوددا پەیوەندێکی تاکە کەسیە تێکەڵ نابێ وەکوتت بە سیاست و بە حکومڕانی و بە کۆمەڵایەتی و کە ئەو هەموو جەریمەی لێکەوتەوە هەز ناکەین ئێستا ئەو بیر و باوەڕێ کە پێشتر هەیەیان بووە لە پاشەخشەدان وردە خەڵک بۆی ڕوون دەبێتەوە کە
ئەوەی باسکرا تەنها بۆ مەرامی تایبەتی بوو. ئەوە خۆی زانیەوەی باسکرا نەک بۆ مەرامی تایبەتی بوو، تەمەرامی تایبەتی تێدا و بەس ڕەتفعل بوو، کار و کاردانەوە بوو. لە دژی کەنیسا ڕقیان بووە، ڕقیان لە دین بووە، لە ئاین بووە، ئێتر ئینکاری ئاین کار. لێ غەڵەتە لەسەر مسلمانان بەکاربێنن. لە مسلمانان مزگەفت حکمی نەئەکرد، مەلا حکمی نەئەکرد، پیاوی ئاینی حکمی نەئەکرد. خلافەی ئەمەوی و عەباسی و عوسمانی خلۆفا و سەڵاتین و ڕوئەسا و ملوک بوون، هیچ پەیوەندیان بە مزگەفتەوە، بەس بەدین بوون، دینداریان نەکرد ئەوان. شریعەتیان کرد بە قانونی وڵات، شریعەتیان کرد بە قانونی وڵات. سراع دروست نەبوو لە بینی مزگەوت و لە بینی گەلەکان. و لە دەولەی ئیسلامی کەڕوخا لە ئەنجامی سراعی نێوان گەل و حکومەت نەبوو. هەرواقعینی هۆ تاریخ ئیسلامی نزیکە زۆر دوور نییە. ئەوەی برێ گەل شۆڕشی کرد بەسەر حکومەتان درۆەکە، وانە شۆڕش نەکرا لە دزی حکومەتان. مای تۆ خەلیفە لەگە خەلیفە خزمەکانیان ئەو کورسی دەوێت ئەو کورسی دەبێت ئەوە شتێکی طبیعی عادیە لە بینی بەشەر و تەما ئاوش نەکرێ. بەس دەوڵەت ئیسلام بوو، شریعەت باو بوو، قانونی دەوڵەتی ئیسلامی شریعەت بوو، لە هەموو باربارەکانی ژیان ئەو دەوڵەتە ئەو میلەتە بە ئەو میلەتانە بەخێوە ئەکران. ملەتی چ یعنی مەساحەی لە ناوەندی سین هەتا محیتی ئەتلەسی، لە بەحری عەرەبی جەنوبی سعودیای هەتا نزیک ئەستەمبۆڵ. دەوڵەتی دوای ئەستەمبۆلیش هاتە ناو دەوڵەتی ئیسلامی کە فەتحیان کرد. ئەو دەوڵەتە گەورە، ئەو دەوڵەت گەورە بەس بەڕێ ئەوە چوو. چ سیستەمێکی ئابووریان بەکاردینا لۆ ئەو خەڵکە هەمووی تێر ببرسینەوەی فعلا خەڵک هەمووی تێر ببرسینەوە. ئاخر زۆر عەزیم بوو لۆیە گەلەکان هەرداستان لە جک حکوومەتەکان وانەبوون وەچی کەنیسا ئیستیغلالی خەڵک بکەن و تا خەڵک لەیان تۆڕبی، کەس تووڕە نەبوو لە پاشایەکان. ئادیلۆ سقوتی کرد لە ئەنجامی هەندێک غەڵەت دروست بوو لە حکومڕانی مسلمانەکان، زەعی بوون کە زۆی بوون لە ئەنجامی حربی عالەمی دروست بوو، شەڕی جیهانیت کە دروست بوو، دەوڵەی ئیسلامی ڕوخا، دەوڵەی عوسمانی ئیسلامی ڕوخا، کە ڕوخا ئیستیعمار هات، ئیمپریالیزم هات، وڵاتانی ئێمەی داگیر کرد. چێ دەوڵەتی ئیسلامی تێکدا؟ چێ حکومەتانی ئیسلامی ڕوخان؟ گەلەکە نەبوو، مسلمانەکە نەبوو، میلەت نەبوو. ئیمپریالیزم هات داگیری کرد لۆ ئەوەی دەست بەسەر ئەو وڵاتانە دابگری، دەست بەسەر خەڵکەکەی دابگری، دەست بەسەر خێر و خێراتی دابگری. 100 ساڵە ئێمە داگیر کردن تا ئێستا کەس ئازاد نەبووە. درۆیە دەڵێن فلان دەوڵەت مستەقیل و فلان. هەموو وڵاتانی ئیسلامی و عەرەبی هەتا ئێستا ئێمە لەژێر دەستی ئیمپریالیزمدان. ئیمپریالیزم پێشان بە سەرۆکایەتی بریتانیا بوو، ئێستا بە سەرۆکایەتی ئەمریکایە. ئیمپریالیزم هەتا ئێستا لەژێر دەستیان نەدێنێ. مای تۆ شێوەی هەندێک زار لە هەندێک ساڵان تا هەندێک ساڵان شێوەی دەگۆڕێ. قەدیم استعمالی مباشر بوو ئەسکە، دوای تۆزم مباشرەکە خەفی بوون، دوای ئەمریکا هاتەوە دووبارە استعماری وڵاتانی ئێمە استعمار کردەوە. لە ئێستا داگیر کردەوە، عێراقی داگیر کردەوە، بڕۆ لە خەلیجە بۆ قاعیدەی دانا، لە سعودی قاعیدەی دانا، وڵاتانی عەرەبی ئیسلامی هەمووی قواعیدەی ئەمریکی لێ بە ئەسکەر وەچی استعمالی کۆن ئێمەی دیسان هەم وڵاتانە ئەوانە داگیر کراون، کەسیان ئازاد نینە. کەوابی غەڵەتە برێ وەڵا ئەو عیلمانیەتی ئەوروپای بینە ئێرە لێرە ئاین خەڵکی چەوساندەوە و مزگەوت خەڵکی مزگەوت حکمی ناکرد، پیاوی دنیا حکمیانە کرد، بە شریعەتی ئیسلامیان کردە قانون. باش چینە سەرۆکی تێدا بی، خەلیفەی تێدا بوو بی، حتا زۆر پابەبوون نەبوو بی، هەندێکیان دەیانگۆ مناڵ و توانیان هاتە سەر حکم عەرەقیان نەخواردەوە. ئەوە مەلا نەبوو، ئەوە لە مزگەوتێ نەبوو، پیاوی دنیا بوو. بەس ئەو کاتە نە ئیشتراکیەت هەبوو، نە ئەسمالیەت هەبوو، نە قەوانی نیشتیوا هەبوو، شریعەتیان کردە قانون. کەوا بوو کۆپیکردنی ئەو سکیۆلەری ئەوروپایی تەطبیق بکەن لەسەر وڵاتانی ئیسلام لە 100 تا 100 هەڵەیە، لە 100 تا 200 هەڵەیە. ئەوانەی وا ئەڵێن یعنی نازانم چۆن بیرەکەنەوە، وچی کابرایەک یعنی بڵێ نەخۆش دەبی دەرمانی لۆ بنووسی بڵێ ئەمە نەخۆشە ئەبێ تۆ چاپی بابەت نەخۆشنی، ئەو نەخۆشە لە ئیسلامەتی ڕووی نەدا. ئەدە وڵاتانی ئیسلامی بۆ ڕوخان
ئیمپریالیزم هات ڕوخاندی دوژمن هات ڕوخاندی هۆکارێکی دەرەچی بوو لە ناوخۆ ناڕوخان ئەگە ئیمپریازم تا ئێستا ئەمە ئەگەر ئیمپریازم نهات بە داگیری نەکرد بە داگیرکردن ڕوخادی تەبیعیە شتێکی تەبیعیە داگیرکەرێکی زۆر بە قووەت بێتن وڵاتێکی ئیسلامی وەختی خۆی هۆلاکۆ هات وڵاتان ئیسلامی هەندێکی ڕوخان دوایە خوا ڕەحمی کرد بەخۆیان بوونە مسلمانی وڵاتەکانیان کردەوە ئیسلامی ئەوەش ئێستاش وایە کاچ خۆم کەوابی کۆپکردنی ئەوە جا لێرەدا مدرسەك الحادي لبيادي ديالكتيك الحادي أو ماركز كردية الشعويات فلسفة هيجلي دزي إمام بخواي ليفرد عدده قصير شكر قلتي فلسفة هيجلي فلسفة ديالكتيك سروابن بولا سر سد عندرابو أمن قيتم كنبو كي قسموه سر بي چونك إمام بخواي ليفرد عدده كانت ديالكتيك قائما على رأسه فأنقذته على رجليه أويتر أويدي كا ئیمانیان بەخوا لە حیساباتی خۆ فرەنادا گوتیان با هەر ببینێ وەکو فۆلکلۆر معناوێ نیە ئیمانیان بەخوا هەیە هەموو هەڵسوکەوتەکانیان نیشانە ئیمانیان بەخوا نیە چونکە هەموو ئەو شتانەی کردیانە باو لە ناو کۆمەلگادا هەموو ئەو حەڕامەی لە مال لە ناو کۆمەلگادا حەلالیان کرد بە دینی مەسیحیش نەک هەر ئیسلامی نیشان ئەوەیە ئیمانیان بە حەلال و حەڕامی خوا نییە معناوێ ئیمانیان بە دین نییە بلێرەدا ساتر فيلسوفي نوە تقريبا پێش 100 سال هەبوو ئابزانم نەمایە يعني 100 سال یازدە فەیلسوفێکی ئەوە مەبدەئی وجودی پەیدا کرد وجودی چییە؟ يعني سارتر دەڵێ نەعوذ بالله ئینسان خۆی خوای خۆیتی کەیفی خۆیتی چ دەکا با بکە نابێ ئێمە ئەوامر لەسەرەوە قبولکەن یەکێک ناوی لێ بنێن خوا ئەوامری بێتە خوارێ ئێمە کەس ناتوانێت ئەوامر لەسەر ئینسان فەرزکە ئیلا ئینسان دەبی خۆی پابەند بی بە ئەوامری خۆی ئەو بێسنووری مرۆڤ دەرەنجامی لەسی سەر هەڵدەدا دوای بۆچی ئێستا جێبدێ سارتر دەڵێ ئەلمانیەکان ئەلمانی نا سیکولەریەکان ئەڵێ منافقن سارتر دەڵێ منافقن دەڵێ خۆی ئەوان ئەو ئەلمانیا وەکو من ئیمانیان بەخوانیە من ئیمان بەخوان ئەوانش وەکو بن ئیمانی بەخۆیە بەستیە لەبەر خەڵک و دابوونەریت ڕێزی دین ئەگرون و دنیان کردیتە دابوونەریت ئەڵێ دابوونەریت چییە؟ قسەی قۆڕە دابوونەریت ئەمە قسەی ساترە قسەی منە قسەی قۆڕە دابوونەریت نا هەمووی فڕێدە ئێمە دەبێت شتێکی نو دابنێن ئینسان خۆی خوای خۆی بێ هەرچی بتەوێ بیکە هەر ئارزوت بی بکە لەگەڵ قەشەیەک مناقەشەی کرد قەشەکە بە ساتەری گوت باشە ئەتۆ ئەو قسانتمانەوەی حەلال و حەرام نامینێ ئێوەتی بانی بینێ حەلال و حەرام بۆ چیە قەشەکە لێ پرسی گوتی یانی ئەگەر یەکێک لەگەر دایکی خۆی کارێکی وا بکاتن تۆ قبوڵتە گوتی قەیچێکە ئەگەر یەکتریان خۆشەوە هەردوو چیان ڕازین مانعی طبیعی هەیە طبعا مانع طبيعي بس مانع ديني هي خوا قبلناك دين قبلناك فطرة إنسان قبلناك تيو هم يدروها خوا ودين وفطرة هم يدروها أو قصي ساترة استا أو بلاوة بوتو لكل مالجاي استادا كل جاي قرن بستوية كم فكري ساترة علمانية تجتمع استا علمانية قراء استا بوتو وجودي يعني الحادك برو تنتشر الحادك برلايك بدو بويت وجودي المانيات نما يسا اواني دري المانيات بكادين درو اكن سوك المانيات تترددشي شتيشي تدهشتوا برامبر بدين لبر فولكلور لبر وي بيروكيتشي انسانيه يعني لبر وي شويه زياده دل ايمان بخوا ما دام بيروكيتشي انسانيه اما رزقين نك لبر من ايمان بها بلام چونکە بیرۆکەیەکی ئینسانیە ئێمە ڕزێگرین ئەوش ئەوان بە بیرۆکە حسێ بکەن حقیقەتش وایە ئیمان بەخوا بیرۆکە ئینسانی نییە ئیمان بەرگە حقیقەتێکی واقعی ئەو خوا خەبەریدا من هەمە و ئەنگۆ بەشتەنە من قەنگۆ خەڵک کردێ و دەبی پابند بن بە تعلیماتی من ئەجا لێرە دەرێ ڕێزەگرن وجودیەتی سارتەری ئەو شیفرەدا گوتی هیچ نییە نەخوا هەیە نەدین هەیە نەدابوونەریت هەیە نەفۆلکلۆر هەمووی درێ هەمووی ئەبێ بیهاوێ ناوتەرەکەی زبری فرێدن ئێمە لە نوڕا خۆمان بە خۆمان بکەین و هەڵسەکەوتی خۆمان بکەن حەلال و حەرام ئەو هەموو سنوورانەی لەناو کۆمەلگا
بەشەری دایە داکایەتی باباتی خوشکایەتی برایەتی کۆمەڵایەتی ئەوە هەمووی دەبی بتاوێتەوە نمێنێ بەشەر هەموو وەکو یەک مێگە لە مەڕی لێبێ مێگە لە مەڕ کووە هیچی لە هیچی دیاریە خوازیاری ساتە دەڵێ بەشەر دەبی ئەو های لێبێ باشە مامۆستاجیان ئەوە بیر و بۆچوون و ئایدیایی کە ئیلحاد هەیەی جوان ڕوونەکردەوە بابین ئێمە بەراورد بکەین بە هەرێمی کوردستان خۆی لە مێژووی مەسەرەن کۆن و نوێ ئەوەی کە سەرکردایەتی ناوی لێدەنەی شۆڕژ ناوی لێدەنەی ئازادکردن ناوی لێدەنەی لە پێنا و نیشتیمان هەمووی سەرکردایەتەکە دەبین ئەو کەسانەنە کە دەست بەس دەست نوێژ بوونە و کەسانێک بوونە کە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام ئیلتیزامی زۆر بەهێزیان هەبووە بەڵام لە ئێستادا بۆچی ئەو بیر و بۆچوونە پارەی پێدەدرێ پشتگیری دەکرێت لە ڕاگەیاندنەوە پشتگیری دەکرێت لە پێناو چیدا کە ئەوە ڕاستی سەکت پێ بدەم ئەو پرسیارە بەڵێ وەڵامێکی سەیری هەیە و هەموو کەسیش ئەو وەڵامە ناداتەوە بن من وەڵامی بەس ئەمن وەڵامی ئەدەمە و بە تەمای خوا بەڵێ کاچ خۆم دەوڵەتەکانی دنیا ئێستا دنیا چییە کوڕی ئەڵدی تۆپی زەوی دەوڵەتەکانی تۆپی زەوی هەمویان سکیۆلەرین و ئێستا بەرە وجودین هیچ نیزامێک نییە لەسەر ئەڕز ئاینی بێ تەنیا فاتیکان نەبێ تەنیا فاتیکان نەبێ مەسیحیەت ئێرانش بۆ ئاخرەی دەوڵەتی ئیسلامی دامەزرایان دەبێت بەس وەکو ئیسلامی شیعیش پێویستیەکاتن وانە نەقسی زۆر هەیە و لە زۆر شت هەمان بیرۆکەی سکیۆلەری بەکاردێنیتن سعودیا نەیگوتێ ئەمن دەوڵەتێکی ئانە مەملەکە العەرەبیە سعودیە دەوڵەتێکی عەرەبی سعودیە نەیگوتێ ئیسلامیم بەڵام دابوونەریتی خەڵک سعودیە دینداری بوو دینداریەکە ڕێزی کرد ئێستا ئەوە دەیەوێت تێکی بدا زۆر نەقسیشی هەبوو لایەنی ئابووری ئیسلامی نەبوو ڕەسمالی بوو سەرمایەداری بوو و لایەنی زۆر لایەنی حکومڕانی ئیسلامی نەبوو میرات و بەرەباب بوو لە ئیسلامەتی بەرەبابی حکم ناکە ئەوانەی کە کردیتیان ئەفراسیەکان و ئەمیەکان پێچەوانە ئیسلام بووە لە ئیسلامەتی شوڕەیە کابرامە دەبیە کە چی بە خەڵکەکە اختیاری بکات و بیت کاتە خەلیفە نەک بێتن کوڕی خۆی لە جێ خۆی دانێتن بە وراست نییە لێرەدا زۆر شتە سەرچکانن پێچەوانە ئیسلامی بوو هەندێک ئەخلاقیاتیان بەکاردینە ئەخلاقیاتی ئیسلامی تا ئێستا مابوو خەڵکەکە خۆی یعنی پۆشاک بوو ژنیان پۆشاک بوون و ڕەش پۆش بوون و نازان چ بوون و خەڵکەکە و نوێش کرد ئێستا ئەو برادرە ئێستا هاتە سەر حکم ئێوە ئەو شتێکدا لۆ هەتا بگونجێ لەگەر ڕێکخراوی عالەمی حکوومەتەکانی دنیا هەمووی لەناو بازنەی ڕێکخراوێکی عالەمیدان جیهانی ڕێکخراوە عالەمەکەت ئەلمانیە بەکار باشە تو حکومەتیش بی ناتوانانی وەکو بەڕووی لە قەپەلشی دەرچی ینی پێچوانەی ڕێکخراوە عالەمی بجوێ فەرزێکەن لەسەری چێ مەلایە لەسەر مینبەرێ خودبەی لە هەموو کەس بە قووەتترە و دژی برین نازانم چ زۆر خەڵکان و دژی ئەوە ئیشە کاکەنەما ئەو کابرا ئەگەر شتێکی بەدەست بێستا دەیکاتە مدینەی زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم والله ببین لە هەر جەیەکی بیکێ ڕئیس دەوڵەت چاکتر ناکات لەو ڕئیس دەوڵەتانەی ئێستا هەنە لۆ چکات پێی ناکرێ ئەگەر بیکە لای ئەبن سەری پەلەدەن چێ مەنزومەی عالەمی تۆزە سەدام پێی خواردانە لایەندا شای ئێرانێ تۆزە خۆی بە پیاوزانی لایەندا قەزافی دووسێ قسەی سەریحی کردن و گوتی ئێمە هەموو داگیر کراوین و هەموو دەست رازانم چییە لایەندا لەبەرەوەی بەدەستەخۆنین لۆیە یعنی بەرنامەکە وایە دەوڵەتانی عالەم دەوڵەتانی جیهان هەموویان بەگشتی دژی ئاینن دژی ئیمانن با تەسریحیشی پێ نەدەن بەس ئەمەلەکانیان وێ ئەمەلەکانیان وێ بەس باەوە هەندێک کەس زۆر دژایەتەکە هەندێک کەس تۆزە شتێکی دێتەوە مەسەن دەبینین لە ئەندەنووسیا
زۆر مڕعاتی ئیسلامەکرێ دەڵێن زۆر مڕعاتی ئیسلامەکرێ لە قانون دانان و شتیوە ئەوە لە میسرێ کە زۆر دزی ئیسلامن و ئەوانە ئیسلام ئەدامیانەکەن و لایەنەبن ئەو جاش قانونەکانیان مڕعاتی ئیسلامی کردێت کە گۆڕینی زەحمەتە لە کاتی خۆی وە دانرا لە عێراقیش مەسەلەن يعني حزبي بعث هات قلت ما ماركسين بداية ماركسيت عن تشجيعك ده ماركسيت لكن بونو سرمایه داری ده بوجانو ما علماني ده صدام حملة إيماني كرد نازاني أو قرا كاري ذا هو كاري خوي استا ناتوان درجة بيدم أحمد حسن بكر كاتي خوي بيش بيت سر حكم لصالي 68 بيان أبو السجادة سجادة يعني دقرت يعني برمال برمالي لسر بيلي دا أنا أتفهم مزقفتي لازم عي راي دي خست نجي لسر برمالي خويا كل مرة لا أنا اللي نابو أبو السجادة يعني خاوني برمال كبعث هات سر حكم انقلابي كرت نما نروجي ما نجمع نروجي ما بين قلت يا فلان كس أتو تا انقلاب نكر أبو السجادة بوي دائما مزقفتي حاضر بوي نيجي كرت بصراحة قلت بوي أمن لو تبوي مسروتش عراقي إيمانم لقلبي نما مالي قصي أحمد حسن بكر وكزور نزيك لو إيمان جرايتوه تي إيمان لقلبي نما لو تبوي مسروتش عراقي لو دكويت وضعتي عالمي و ما زال نادى نبيل لأخويها بكاتوا بالي كاتوا هيري مساج بشكل لوا أذا إما هرمي كردستان طبعا دولة نيخو أما دولة حكومة لازمني دولة العراق دولة العراق يعني ديسان ناتواني لمنظومة عالمي درسيتن أو سربخو إيشي بكا باورناكم هرمي كردستان بتواني استا برياريك درس كاتم بري عرق حرامه أو يبارد بقبات به عالميا لي قبرناكري بيشي خوش بي باشا او بقشتي شوازك بو جوريه كباس كده بلام كسيشي مسلمان بابايشي نوێشکەر چۆن بەرگەی ئەگەر ناوی لێبنین لێشاویان ئەو جۆرە بیر و ڕاو بیر و بۆچون و فکرەیە بێتەوە بەسەباتی و ڕاگیراوی لە شوێنی خۆی بەردەوام بێ پابەند بێ بە ئاین و لە نێوشێندا ئاینی ئیسلام والله کاتش خۆم خۆی ئێستا يعني ثبات يعني زحمت بۆ لەو زمانێ بەڵێ يعني كساني زور إيمانيان بقوة نبي والزور تيكل نبن لقر بياوي باش ولقر مزقوت ولقر كتابي إسلامي ولقر براغانيك إسلامي كان براستي زور قابلي أو أنا لخشتبتسن بتايبتي قد زكانوا من على كان راغايا دكاني أو همو راغايا دكان دبيني حمبو بلاو كراوة كان يعني لا گۆرانیەوە هەتا مۆسیقاوە هەتا مێزگەری ئەو ڕۆژە و برادانانە مزاهرەیەکیان کرد هەندێک مامۆستای ئاینی و شتیوە مزاهرەیەکیان لە دژی قەناتێک کە هەندێک ڕسمی ڕووتی پیشاندا بوو باوەڕ بکە ئەو ڕسمە ڕوتانە پیشانیانجا زۆر ئەهوەنترن زۆر کەمترن لەو گفتوگۆیی کە دەکەن لە مێزگەریەکانیان گفتوگۆیەکە زۆر پیسترە لەو ڕوتانە پیشانیاندا نا ئەوە مزاهرە بکەن برێن بابە ئەو جۆرە گفتوگۆیە مەبنی مێشتی مناڵەکان و مێشتی گەنجەکانمان مسلسلەی تورکی کە دەرجمە کرایتە کوردی ئەو مسلسەیە مەلەیە 3 ساڵ دەوامەکە عمرێک دەوامەکاتن هەمووی چاندنی بیرۆکەی پێچەوانەی ئیسلامە ئەخلاقی پێچەوانەی ئیسلامە قەید ناکات ژنێک ژنی کابرایەک بی بچیش لەلایەکی لە پیاوێکی تر منداری بی خۆ دنیاە قەوما کابرا دەرێەوە ئیمنا بابە لۆی تووە ئێ لە ژنێ من بووە ئێ لە ژنێت بووە بەس لە کابرای دیە نا ئەمن دەمەوێ ئەوە هەموو بیرۆکەیە دەیچەسپێنی یعنی ئێمە وامان لێبێ سقەیدە کابرا ژنی هەیە ژنەکەی چوو لە پیاوەکی دی منداڵی بوو ئێ قەیدی ناکە ئیخۆیتی ئەویش ئیخۆیتی
الليرة بنور أو فكرة بيسا أساس من قيدناك يعني جنيك لك بياو أوها بابوي فريندي راد بيري بله قيدناك أو هم مسلسلات تركية وتسفان قالك لو رسم روتيك لو قناة بشان ده قالك خراتر رسم روتك كظاهرك أبيني وتو هم مشينا عندك زار زادي رسم روت بيني بله ده كانت رسم روت اللي ده يعني ظاهرك ده أو تأثير فكري ناكا رسم روتك مزود اشتغل بتساوي بيني فكرة ناقوري رسمي روت فكر ناقوري بله رسمي روت فكر ناقوري انقسك نانا او ميزقريانا او بياوانا ويان او جنانا دين وقساك حموها وهشانوي باورو اخلاق اسلامه هموي باش لاني برابر لروز او زور خطر له كومل قايمه استابرو من على شيء بيشان من دال اما من دال بين لما تواني والله مي قورا مدني وشرب انا كان وس كوم اتو قورا قساك اتو تبي جيبك بله يا قد باوك يعني بياوي شي قورا يا مام يا حتى زيران بياوي قورا من دال شي قلت وامك خرابه استادله لو خرابه ادري نا اخر او يك ساعات مناقشه دقرك او مناقشه لشي فيلمو بله هالافلام كاتودك فير مناقشه كد او مسلسلات فير مناقشه كد اتزق لو تسبيرن لو شانو قريا مسرحي او شتانيكا فيرا بناوي رفاهية وبناوي نكتو بيكنين فيرا قصي زور ناشدين يعني كان بله اخي معقول ليه ظلامك وظلامك هادو كان تسبيرن اكترن هادو كان ممثلن بله بيدري حيوان راسته او تمثيله بله او من على نازاني او تمثيله راس ببراي خود دري حيوان ببراي خود دري خود معناها اتو جون كانت بتلفزيون تسبان لانه او مش او من دارس فيها باخلاقي كيف فيها تزودت كده باش لاني برابر لروي راقي عندنا لروي نووسین لروي هۆشیار کردنەوە چی لەسرە یاخود بڵین بەدیوێشکە بە بەڕۆڵی خۆی هەڵساوە مەلایانی بەرامبەریش لە ڕووی وشیارکردنەوە هەم لە ڕووی نووسینەوە بەرامبەر مەقسەدت لە بەرامبەری بێدینی بەڵێ بەڵێ جا لێرەدا کاتچخم قسەیەکت پێ بدەم ئەڵێن داتا کراوە لە کوردستانی خۆمان بەڵێ چەند تەلەڤیزیۆنی ئیسلامی هەیە چەند ئیزاعەی ئیسلامی هەیە هەموو تەلەڤیزیۆنەکانی ئیسلامی بە هەموو حیزبەکە ئیسلامیەکانەوە بە مستەقیلانەکانیشەوە چ ڕادیۆی ئێمە ڕادیۆی ڕۆناچی ڕادیۆیەکی مستەقیل و عایدی حیزبان نییە چکە ئێمە مستەقیلین ئەڵێ هەموویان لە 15 کوردستان گوێ لێ ئەگری تەسەوەرکە باسە لە 185 هەرگوێ لێ ناگری هەر دەبینی قورئانە لا ئەبە دەبینی مەلایە لا ئەبە دەبینی شتێکی لە هەر دەبینی پەیام لا بە سپێدا لا بەوە بکەلکناوە ئای نییە لا بە هەدەنی ڕادیۆ ڕۆن کوڕە لا بەوە ئای نییە گوێ ناگرن باشە ئەمە چۆن بتوانین ئەو دینە جوانە و ئەو ئەخلاقت جوانە و ئەو پەیڕەوە جوانێ بگەینی ناو 65 چۆن بچینە ناسیۆن ناویان ئایا ڕێمان پێ ئەدرێ زەحمەتە ڕێمان پێ بدرێ ئایا یعنی ئاخر ناگاتێ ما یعنی جا لێرەدا ئەوانی دی هەمووی قسە و گۆرانی و چەپرە لێدان و هەڵپەڕین و قسەی بەدڵی بەدڵ و بە شەهوەتی خەڵکەکەن و بە گوێرە ئارزوو خەڵکەکەن ئێوە مناڵژون ئەو خەوەرە قەنەعەتی پێبینە کورە با بە ئەوە خراپە وەرە جێبدا دەنجی مەلای دەرێ کابرا وەچ مەلای مەشهور گوتی دەرێ هات کەری گوێدرێژی لێدا کرد تو گوێ دەکەم بدێ وڵای گوتی گوێدرێژەکەم لە ماڵێ نییە لەو کاتی گوێدرێژەکە زەڕی ئەجێ گوتی بە قسەی من باوەڕ ناکەی بە قسەی مەلا باوەڕ ناکەی بە زەڕی کەرێ باوەڕەکەی سەوەی لە عالم هەمووی وای هاتیە بەوە باوەڕەکەن ئەجا لێرەدا وەرە ئەو خەڵکە تێبگەینە بابە ئەوە وێران دەکا ڕاستە تەماشەکردنی خۆشە زەوقە موافقی شەهوەتە مهاوەقیفی نەفسە بەس وێران دەکا وەچی ئارەق ئەگەر پێت خۆشە وێران دەکا کابرا سوکەری هەیە قپاقلاوە چەند خۆشە بخۆی پاقراوە وێران دەکا دەتکوژی مەی خۆ ئەجا لێرە ئێستا ئەو کێشە هەیە خەڵکانێک ئێستا هەمووی إلا من رحم ربي أو يخوار رحمي بيبكاتن هموي روي لا سكدا لو راجعنا
لەگەڵ ئارەزوو لەگەر زەوقی ڕێکەکەوی بیرۆکەی هەموو ڕاگەیانەکان و بیرۆکەی سکلۆریەکان و بیرۆکەی ئەوە ئەڵێم هەمە هاتینە دنیا بەخۆشی بژێن و بکەین زەوق بکەن و نازانم کەیف بکەین ئێمە درۆیە خوا دەفەرمێ ما خەلەقت الجن والئینس إلا لیعبدون ئەمە هاتینە دنیاە عیبادەتی خوای بکەین پەیامی خوای بەجێ بگەینین خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن أمنا ژین و مردنی خوا خەلق کردیە لەوەی چێمان کاری باشترە لە ڕۆژە قیامەتی ئیمتیحانمانە کاتێ چێ کاری باشیە ئەو بەرزترە بی لە ڕۆژە قیامەتی و یعنی پلەی لە بەهەشت بەرزترە بی مرۆڤ هاتیتە دنیاە پەیامێکی زۆر بەرز و پتە و ڕێک و پێک ئەو پەیامە بەجێ خۆی بگەیدێ لۆ لەزەتی دەمودامێن نەهاتیە ئەو پەیامەی بەجێ بکە لەزەتە کەس خواردن و خواردنەکۆ ئەو جۆرەشتانە ئەوانە وەسیلەن غایە نین هەدەف نین ئاماز نین ئاوات نین ئەوە ڕێگەیە لۆ خواردن و خواردنەوە لۆ بینای جسم و تا بژین ئەوی تریش هەرێکە هەدەفی خۆی هەیە جا لێرانە هەر غایە مشکلەی سیکۆلەری چییە شتەکانی کە نازانم با کوردی چۆن برێن وەسیلەن یا ڕێگەن کردیتیانە غایەت بڵێ وەسیلەیان کردە غایەت وەسیلە بیتە غایەت دنیا وێران نەبی بۆیە دنیایان وێران کردە جا لێرەدا یعنی کە جەنابەت پرسیت وەکو برێکانەما بڵێ سەبەبە سەوەکاری چییە ئیلحاد هەموو ئەو فەلسەفە برابوونەوە حکوماتی دنیا هەمووش ئەو فەلسەفە بەکاردێنن نەزانینی خەڵک بە ئاین و فەلسفەی ئاین و نەناسینی پەیامی خوا پەیامی ئیسلام بە تایبەتی و بێ ئاگایی لە واقعی دنیا دنیا بووی هەڕۆ ئەمری ژیان زۆر کورتە مەسیری چییە چێوە ئەچی دێ قالوا إن هي إلا حياتنا الدنيا نموت ونحيا وما يهلكنا الدهر وما نحن بمبعوثين هر دنيا وما تواه بس زمان إما هلاك باو إما ناجينو معقولة أو إنسان درس بوا ببي تخوروه تواه هر نستي تواه نا الإسلام دا جيان نمرة بله بشر نافوتي مردن وكن وستنا يعني قۆناغێکە لە قۆناغی پەڕینەوە بۆ ئاخرەت مردن فەوتان نییە کاکە واتە ئەگەن مردن فەوتانە ملحیدەکان یا علمانیەکان وتە ئەگەن مردن فەوتان نییە مردن قۆناغێکە تێیدا ئەپەڕیۆ ئەچیتە ئاخرەت ئەوجا لەوێ ژیانی ئەبەدی ئەژێ جا ئەگە ژیانی ئەبەدی کابرا ئەگە خوا پەرست بوو خوا لێ ڕازی بی ئەەکەیتە بەهەشتی و ژیانێکی خۆش ئەگەر خوا لێ ڕانەسی بی خوا غەزەبی لێ بکری وەڵا ئەەکەیتە ناو قۆتی جەهەنەمێ و لەوێن يعني جياني طال أبي أو جياني أبدي طال أبي لبر هندي لو إنسان أو ناخذ غريزة غريزة البقاء بقاء وتمان بلام هن أبري بس مردنا كان مرحلة كوتاينيا أتشروج قيامت لو جياني شيء نمر بس بأكي لبر هندي أو كاراني جوتمان كأوديالك تون إنسان موافق شهوات ومعقر آزو شهوة بازي وآرزو بازي هو واي خلق كجا حزي لشهوته وحزي لآرزو عينيش منعيك ريخوي بودانا لو شهوة بازي دري بوري النبي أو شهوتي بكار بينا بوري النبي وامكا أوش أو ري بيتسكا بابا الهم بابا حربم زور بفراواني أو إيش بكار بينم ليرة دارت فعلي بيعبي كل على دين دروي نعوذ بالله دري إخوانيا لبر شهوة بازي دابزين لو أرزو كاني نفسه أرزو كاني زستي إنكار إخوانيا كاتن ضلي إخوانيا أو يستازور سرتشيا لا الدنيا استمان بله بابتك زور لو زيادة هالدغري بلا من كاتم توابو زور سپاس دەکەم پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد بالیسانی کە میوانی من بووی لە بابەتی ئەمجارەی لە پایتەختەوە زۆر سپاست دەکەی. سپاس بۆ ئێوە بەڕێزان و خۆشەویستان، سپاس بۆ هاوکارانم. تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.